هێزە ئەمنیەکانی عێراق لە سێ میحوەرەوە ئۆپراسیۆنێکیان دەست پێ کرد بۆ لە ناوبردننی پاشماوەکانی داعش کە ناوە لەسەر ڕێگای گشتی کەرکووک بەغدا کردەوەی تیرۆریستی ئەنجام دەدەن لە سنووری خورمات و هێزەکانی ڕەدسەریع لە پانتای 27 کیلۆمەتر جوار گۆشەدا ئۆپراسیۆنەکەیان ئەنجامدا. لە سەعات 5 بەیانیەوە هێزەکانی بەرپەرژانەوەی خێرا بە فەرمانی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق دەستیان کرد بە لە ناوبردنی پاشماوەکانی تیرۆریستانی داعش کە بوونەتە مەترسی بۆ سەر ڕێگای کەرکووک بەغداد. لە سێ محورەوە ئۆپراسیۆنەکە ئەنجام دەدرێت بۆ کۆنتڕۆڵکردنی ڕێگاکە. هەماهەنگیمان لەگەڵ پێشمەرگە زۆر باشە بە تایبەت لە ڕووی زانیاری هەواڵگریەوە هاوکاری زۆریان کردوین لەو ئۆپراسیۆنەدا بۆ لە ناوبردنی تیرۆریستانی داعش کە لە ناوچە شاخاویەکاندا خۆیان حەشارداوە. أكيد أساسا هي العمليات لتطهير هاي المناطق ئەنجامی سەرەکی ئۆپراسیۆنەکە کۆنتڕۆڵکردنی گشتی ڕێگاکانی کەرکووک بەغدادە کە چەندین کردەوەی تیرۆریستی لە سنووری دیالە و کەرکووک ڕوویداوە لە ڕابردوودا کە داعش ئەنجامی داوە. لەبەر ئەوە بڕیارەکە جێگیرکردنی باری ئەمنی کەرکووک بەغدادا لەو ئۆپراسیۆنەدا. شۆفێرانی ڕێگای کەرکووک بەغدا هیواخوازن ئەم ئۆپراسیۆنە ببێتە مای جێگیربوونی ئەم ڕێگایە کە زیاتر لە 10 ساڵە حکوومەتی عێراقی نەیتوانیوە کۆنتڕۆلی بکات. واليوم من تشرين القوات الأمنية دڵخۆشم ئەمڕۆ کە ئەو هێزانە بڵاویان پێکراوە بۆ ئۆپراسیۆنی کێوماڵی ناوچەکە لە تیرۆریستانی داعش. هیوادارم ڕێگای کەرکووک بەغداد کۆنتڕۆڵ بکەن هەتاوەکو هاوڵاتیان بەبێ ترس هاتوچەی پێدا بکەن. چەکدارانی داعش لە ناوچە شاخایەکانی سێ گۆشەی نێوان کەرکووک سەلاحەدین دیالەدا جوموجۆڵیان هەیە بە تایبەت لەسەر ڕێگای کەرکووک بەغدا کردەوەی تیرۆریستی ئەنجام دەدەن. هێزە ئەمنیەکانیش ئۆپراسیۆنەکانیان بەردەوامە بۆ جێگیرکردنی ڕێگای کەرکووک بەغدا لە ڕووی ئەمنیەوە. لە چوارچێوەی ئەو ئۆپراسیۆنەی هێزە ئەمنیەکانی عێراقدا هێزەکانی بەرپەرجدانەوەی خێرا لە سنووری خورمات و ئۆپراسیۆنێکیان لە ڕۆژهەڵاتی خورماتەوە ئەنجامدا و ئامانجی خۆیان پێکاوە بە پێیوتەی فەرماندە سەربازیەکانیان. کاروان حەبیب، کورتسات نیوز، ڕۆژهەڵاتی خورمات و